نرخ بنزینê ya hatiye xwar û hizar teqrîben 905 ya 906 ev jî piştî ku wekî bijin dergeh hatine vekirin 2 kemiyat vêga vê yê ئەوەی گوێبیستی بوون قسەی کەمال محەممەد وەزیری سامانە سروشتیەکانی هەرێمە بە وەکالەت. ئەمانەش نرخی بنزینە لە بەرەبەیانی 16 تەمووس کە نرخی 1 لتر بنزین زیاتر لە 1100 دینار. شۆفێرانی شاهێدی گرانی نرخی بنزین و لا دۆخەکەش ناڕازین. بە 1950 دەکەم لە جەبار ئۆیلی وەڵا هەمەش نەشی لێ دەدا. ڕاستی زۆر گران ئێستا من ڕۆژانە تقریبان هەفتەی 2 تا 3 بەنزینی سرف دەکەم لە دەشتێمە. بەنزینەکە کوالێت زۆر خراپە بە زۆر لایە بەنزینە زۆر ڕاملیتی. ئەمن شوێنە نووسیمە ئێستا ژوا لە سڕێ بەنزینیمە خوا دەزانی 2 ساعت و چارێکە وا لە سڕێمە. لە 20 دقەوەم ڕاوەستە معنەکە ساعتێک و 20 دقە. ئێستا بە نیم ساعت کەشومە بە ناکەین معنە برێت 2 ساعت. پێمان خۆشەوە چی ڕاق لێ بێت و بیتە 450 ئێستا بە 750 دیکە بە 1020 وازەشی زۆر ناخۆشە بەو گەرمای بەو ناخۆشەی لەبەر ڕۆژێ معنای بەخۆشت برێ ئەو وازە ئێستا خۆشە. بەشێکی تر لە شۆفێران نیگەرانن لەو نرخە زۆرەی بنزین داواش دەکەن نرخەکەی بۆ 500 دینار دابەزێت یا هاوشێوەی ناوەڕاست و خواروی عێراقی لێ بکرێت. داواکاریمان ئەوەی وەکو بەغدا وەکو خوارێ بات سعرەکەی دانرێتن ئێمە لەوان کەمترینین وەکووان نەفتمان هەیە وەکووان ئینتازی بنزین و نەفتمان هەیە حەقی وەیە شتێکمان لۆ بکەن وەکووان بی لۆ لێن دەرێ بە 450 خێر لێرانە بەها 1000 و قسووریا. بنزین زۆر گرانە ئێستا ئەمە عەزمان لێ وەچی کەرکووک و مووسر و بەغدای لێبێ وەچیوان لێبێ ئەمەش عینە عراقینە و فەرقی چێوە نیە دایمەن عەز دەکە وەچیوە هەرزامی لۆلۆوانە هەیە لۆلۆ ماوهایە خسەوە بەکەی چییە. لە دوای ئەم مانگا وەزیری سامانە سروشتیەکان نووسراوێکی ئاراستەی بازگەکان کرد بۆ ئەوەی بنزین هەناردە بکرێت و نرخەکەی دابەزێت. هاوکات تەنیا 3 ڕۆژ دواتر وەزیری سامانە سروشتیەکان بە میدیاکانی حزبەکەی ڕاگەیاند کەوا نرخی بنزین بۆ خوار 1000 دینار دابەزیوە بەڵام ڕاستی بابەتەکە و نرخی تابلۆکان شتێکی تر دەڵێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.